سڵاو ڕۆژ باش هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن بەردەوام بن لە وەرزشکردن چونکە وەرزش واتە سەلامەتی و تەندروستی. ئاستی کچانی کورد لە گۆڕەپان و مەیدان چۆنە؟ مەبەست لە گۆڕەپان و مەیدان هەموو ئەو وەرزشانن کە لە گۆڕەپان و مەیدان هەیە بۆ نمونە ڕاکردنە هاویشتنی ڕمە هەروەها ڕاکردنیش بۆ خۆتان باش دەزانن جۆرەها ڕاکردنمان هەیە لە 100 مەتری و 200 مەتری و 400 مەتری و بە بربەستە و زۆر شتی تر ینی دنیا یەک مەدالیا لە ناو گۆڕەپان و مەیداندا هەیە. بزانین ئاستی کچانی کورد لە گۆڕەپان و مەیدان چۆنە. بۆ ئەم بەرنامەیە دەچینە سلێمانی لەوێ لە خزمەت وەرزشوانێک پاڵەوانێک کچێکی ئەم کوردستانە داین کە وەرزشوانی گۆڕەپان و مەیدانە هەروەها کۆمەڵێک دەستکەوتی بەدەستێنەوە خات و دڵسۆز بێت یاریزانی هەڵبژاردەی عێراق لە گۆڕەپان و مەیدان. خات و دڵسۆز چۆنی ئەحواڵت باشی؟ چۆنی کاک محەممەد گیان زۆر سپاس بۆ بەرنامەکەتان زۆر سپاس بۆم بەسەرکردنەوەیە. ڕێزت هەیە کچانی سلێمانی زۆر خێران لە ڕاکردن لە هاویشتنی ڕم و بازدان زۆر بەتوانان. من ئەوە ناڵم بەڵکو و ڕابردووی کچانی سلێمانی لە وەرزشی گۆڕەپان و مەیدان ئەوە دەڵێن. دەمێ بزانم تۆ کەی دەستت بە وەرزشی گۆڕەپان و مەیدان کرد، هۆکار و هاوکار چی بوون؟ ینی هۆکار چی بوو، هاوکار چێ بوو؟ بەڵێ بێگومان وەکو ئێوە بزانن شاری سلێمانی بەبووکی یاریەکان ناسراوە کۆمەڵێک یاریزانی زۆر باش لە شاری سلێمانیە لە گۆڕەپان و مەیدانە هەیە بە تایبەتی کچان لە ڕابردووە ئەگەر ئاشنا بن ئێوە خات و ناڵە سۆپەر شەمام شوانی خات و ژالیا خات و شەهلا خات و گۆنا ئەمانە کۆمەڵێ ناوی دیار بوون چەندان ناوی تریش هەیە خات و دالیا کە ئەمانە کۆمەڵێ یاریزانی زۆر باش بوون پێشتر کە وەکو سمبولێکی گۆڕەپان و مەیدان هەبوونە و ئێساش کۆمەڵی یاریزانی زۆر ئازبەرز هەیە کە ئەمە هەموو یەگەڕێتەوە بۆی کە شاری سلێمانی یەکێکە لەو شارانەی کە گرنگێکی زۆر تەواو ئازاد بە یاریەکانی گۆڕەپان و مەیدان و بە تایبەت بۆ کچان. سەرەتای دەستپێکردنی یاریکردنی من بۆ ساڵی 2010 ئەگەڕێتەوە کە من پێشتر وەکو یاریزان یاری تۆپی بالە و با بڵێن فوتساڵ مەکرد بەڵام بە هۆی ئەوەی بەشداری فستیڤاڵی خوێندنگەکان مەکرد لەلایەن مامۆستاکانمەوە هەڵبژێرام و سەرەتا ساڵی 2011 من ڕوون کردە یعنی دەبۆ 11 ڕوون کردە یانەی وەرزشی سەرچنار کە وەرزێ بۆ یانەیە یاریم کرد و پاشان ڕوون کردە یانی پێشمەرگەی هەولێر وەرزێکیش بۆ یانەیە یاریم کرد پاشان ڕوون کردوتە هەتا ئێستا لە 2012 هەتا ئێستا یاریزانی یانەی سیروانی نوێم. بێگومان هۆکاری هاتنم بۆ یاریەکە هیچ ئەوەی کە مامۆستاکانم لە خوێندنگە پاڵپشتێکی تەواوی من بوون لەگەڵ ئەوەشا هەردوو مامۆسای خۆشەویستم سد ڕێناس و مامۆسا کارزان کە ئەو کاتە مامۆسای وەرزشم من لە ئامادەی تابینی کچان پاڵپشتێکی زۆری من بوون بۆی کە من وەکو یاریزانێک ڕووبکەمە نادیەکان و ببم بە ئەم دڵسۆزەی ئێستا هەیە. ئەوەشم بیر نەچێکە بەڕێز دکتۆر سیروان حامید ڕاهێنەرم بوو نزیکەی 10 ساڵ بەیەکەوە ئێمە مەشق و ڕاهێنانمانە کرد و بێگومان ئەویش هەیەکێکە لە هۆکارەکانی پێشکەوتنی من. خات و دڵسۆز ئوبەید لە ماوەی ئەم چەند ساڵەدا دەستکەوتێکی زۆرت هەبووە ئەرێت خوا دەستکەوتەکانت لە ئەیفۆرێکدا دەنووسرێنەوە باز لە دەستکەوتەکانت بکە. بێگومان من لەوەتی هاتوومەتە ناو گۆڕەپان و مەیدانەوە دەستکەوتی باشم هەبووە هەم لە کوردستان هەم لە عێراق و سپاس بۆخوا هەم لە دەرەوەی عێراقش لە وڵاتانی عەرەب و ڕۆژئاوای ئاسیا من بەشداری پاڵەوانێتیەکانم کرد و توانیومە مەدالیا بەدەست بێنم. من نزیکەی من تاکە کچە کوردیش بوومە هەر بۆ زانیاری ریتان کە توانیومە ڕیکۆردی عێراقی بشکێنم لە ڕاکردنی 100 مەتر بەربەست تاکە نزیکەی 30 ساڵ بوو ئەو ڕیکۆردە نەشکا بوو من ساڵی 2007 شکاندم لەگەڵ ئەوەی بەداخەوە من بەهۆی پێکانی کی قورسەوە نزیکەی 2 ساڵ لە 2020 با بڵێن یەکەوە بۆ 23 دابڕام بەڵام گەڕامەوە سپاس بۆخوا ئێستا بەباشی گەڕامەتەوە. دەستکەوتەکانم من لە پاڵەوان
پاڵەوانیتی وڵاتانی عەرەبە مەدالای برۆنز و زیوم هەیە لە ڕاکردنی 100 مەتر بەربەستە، هەروەها لە بەریدیشە بە هەمان شێوە، لە ڕۆژئاوای ئاسیاش بە هەمان شێوە لە هەردوو مەدالای برۆنز و زیوم هەیە و لە ئەبتاڵانی ئاسیاش کە 2019 لە وڵاتی ئێران بەڕێوەچوو لە بۆ هۆڵە داخراوەکان با بڵێن من توانیتم لەگەڵ هەردوو ڕاکەری هەندی و ئێرانیە پلەکانی پلەی سێم بەدەست بێنم کەوان پلەکانی دووەم و یەکەمیان بەدەستێنا. ئاخر پاڵەوانیتیش کە بەشداریم کرد تقریبا پێشمانێ بوو لە وڵاتی ئیمارات کە توانیتم لە ڕاکردنی 100 مەتر بەربەست تا پلەی دووەم بەدەست بێنم. بەداخەوە شانزیاوەرم نەبوو لە کۆتایەکانە قاچم بەر ماوانعەکەوێت و دوور ینی زۆر دوام ئەخات ئەگینا ئەم توانی من لەو پاڵانێتیا پلەی یەکەم بەدەست بێنم. بە هیوای بەدەستێنانی مەدالیای زێر لە ڕکابەری نێودەوڵەتیەکان، بەڵام تۆ یاریزانی هەڵبژاردەی عێراقی، یەکەمی عێراقی، یەکەمی کوردستانی، ئەوەی کە ئێمە چەندین ساڵە هەوڵی بۆ دەنی هێشتا دەیەم و 11 هەمیش ناچوینەوە پڕەیەک لێت دەین دەکەوین. دەست خۆش بێ. سپاس بۆ تۆ. خاتۆ دڵسۆز باسی قوتابخانەت کرد ئەوەی کە تۆ پێشتر یاریزانی یاری بالە بوویە ئەو جوورێکە هەڵە نەبم، هەروەها فوتسال، بەڵام دواتر توانایەکانی تۆ لە گۆڕەپان و مەیدان واتە لە ڕاهکردنە دۆزرایەوە. پیان کوتیان ئەگەر تۆ لە گۆڕەپان و مەیدان بەشداری بکەی ئاستێکی باشتر پێشکەش دەکەی، ئەوە جێگای دەستخۆشی ئەو کەسەیە کە تۆی وەکو کەسێکی ڕێک و پێک بۆ گۆڕەپان و مەیدان دۆزیوەتەوە. یەکشت ئەگەر بێت و پرسیارەکە ئەوەیە ئەگەر بێت و لە قوتابخانەکانە وەرزشی گۆڕەپان و مەیدان و قوتابخانە هاوسەنگێک دروست بێ و چالاکتر بن ینی بەیەکەوە، ئایا لە بەرژەوەندی هەموو وەرزشوانان دانیە بۆ نمونە لە قوتابخانە ڕاکردن فێری ڕاکردن بکرێت دواتر لە فوتسال باش بێت، لە بالە باش بێت، لە تۆپی پێ باش بێت، لە هەموو ئەمر شتاکانە؟ کاک محەممەد ئەگەر سەیرێکی بکەیت فێرگەکان و قوتابخانەکان کلیلیکردنەوەی هەموو دەرگای هەموو یاریەکانن لە هەموو شوێنێکە ئەم شتە هەیە. بەداخەو لە کوردستانە ئێستا بەهۆی کەمی چالاکیە وەرزشیەکانەوە ئەم شتە ینی کەمترین یاریزانمان هەیە. پێشتر فستیڤاڵی مەکتەبەکانە کرا کۆمەڵێ مەوهیبە و کۆمەڵی یاریزانی زۆر باش. ئەم یاریزانانەی کە پێشتر هەبوونەوەیان لە ئێستا بەشێکیان ماون بێگومان هەمویان لە چالاکی قوتابخانەکانەوە یاخود مامۆستا لە قوتابخانە چالاکیەکی ناوخۆیی کردووە. زانیوێتی ئەم تەلەبەیە ئەتوانێ ببێ بە یاریزانێ لە مستەقبەلا دەستی گرتووە یان داوێتی بەڕاهێنەرێ یان خۆی وچێتی ئەتوانی گرنگی بە خۆت دەی کەسەکە گرنگی بە خۆی داوە. بۆیە خوێندنگە و قوتابخانەکان و فێرگە وەرزشیەکان بەڕای من کلیلی کردنەوەی ئەوەیە کە دەرگای بەڕووی یاریزانە. بۆیە ئێستا کە فستیڤاڵەکان نەماوە کەمترین یاریزان ماوە. ئەگەر تۆ بێت سێری یاریەکانی گۆڕەپان و مەیدانکەی بە تایبەتی جاران کە ئەچوویتە ساحەکەەوە بەڕاستی نادیەکان نادی سیروان بوو، نادی سەرچنار بوو، نادی پێشمەرگەی سلێمانی بوو. ڕۆژەکانمان جیا کرد بۆ ینی ئەوەنە یاریزانەکان زۆر بوو نەتاتوانی لە ڕۆژێکە بۆ نمونە هەموو نادیەکان بەیەکەوە مەشق و ڕاهێنان بکەن. ئێستا سەیری ئەەکەی زۆر یاریزان کەم بوونێتەوە بڕواکەی نادی هەیە چەند یاریزانێکی کچی ماوە بەڕاستی ینی نادیمان هەیە لەم شارەیە 4 بۆ 5 یاریزانی ناوخۆی کچی ماوە. بەداخەوە منیش زۆرم پێ ناخۆشەوە، بەڵام هۆکاری سەرەکی ئەوەیە کە فستیڤاڵی خوێندنگاکان نەماوە. پێم وابێ لە ساڵی 2019 بە تەواوەتی ئەم شتە ڕووی لە کەمبوون کردووە و کچانیش بە تایبەتی ئێستا ینی ڕووناکەنە یاریەکانی گۆڕەپان و مەیدان، چونکە یاریەکانی گۆڕەپان و مەیدان بەڕاستی ئەرکێکی زۆر قورسە لە سەرشانی ئەو کەسێک کە ئەبێتە یاریزان هەم تۆ ئەبێ تەرکیزێکی زۆر بکەیتە سەر خەوتنت خۆراکت یعنی ئەبێ بەڕاستی خۆل لە چەند خۆشێکی ژیان بێ بەشکەی چونکە ئێمە بەردەوام لە مەشق و ڕاهێنانین پێویستە کە کەسێک بێ ئاها خۆی بکاتە قوربانی بۆ یاریەکە و کەسێکیش بێ یاریەکەی زۆر خۆش بێ اینجا ئەتوانێت ببێ بە یاریزانێکی زۆر باش و لایەنێکی تریشمان هەیە کە نەبوونی
کەسێک نییە دەسی با بڵین کچان بگرێت لەم شارەیە. ئێستا باس لەو شتە دەکەین خاتوو نەک ینی هەر لە کوردستانە بە شێوەیەکی گشتی خاتوو دڵسۆز ئێستا باس لەوەش دەکەین باس لە دەستگرتنی یاریزانان لەلایەن کەسێکەوە لەلایەن بۆ نمونە فدراسیۆنی گۆڕەپان و مەدان من دەمهەیە پرسیارەکە ئەوە بێت ئاستی ڕاهێنەرانی کوردی گۆڕەپان یەکەم شت چۆن هەڵدەسەنگێنی وابزانم بانگیشی فەرموو بە وەکو ڕێزێک بۆ بانک بێدەنگ بین تا ئەو تاوا دەبێت پێت چۆنە تا زۆر باشە ڕێزێ بۆ بانگەکە ئێمە بێدەنگ خاتوو دڵسۆز باسی ئەومان دەکرد بۆ ئەوەی کە ئاستێکی باشتر پێشکەش بکەن ئێوە یەکەم شت بە کورتی ئاستی ڕاهێنەرانی گۆڕەپان و مەدان لە کوردستان چۆن هەڵدەسەنگێنی ئایا کاتی ئەوە نەهاتووە هەندێ ڕاهێنەری پۆرفشناڵتر ئەوەی کە بەڕاستی بۆ نمونە لە دەرەوەی وڵات ئاستێکی باشیان هەیە بێن بۆ کوردستان و ئێوە باشتر ئامادە بکەن کاک محەممەد پێم وا بێ ئەو ڕاهێنەرە بە ڕێزانی کە ئێستا ئێمە هەمانە لە کوردستانە با بڵین بە تایبەتی زۆربەی ڕاهێنەرەکان لە شاری سلێمانیان چونکە ساحە و مەیدان بە گشتی لە شاری سلێمانیە زۆرترینمان هەیە ڕاهێنەری زۆر باشمان هەیە ئەگەر ڕاهێنەرەکان باش نەبێ ئەم یاریزانانە کە کۆمەڵە یاریزانمان هەیە پڕدەستکەوتن ینی لە پاڵەوانێتیەکانە ئەگەر بڕۆن بێ مەدالیا ناگەڕێنەوە بێگومان ئەمەش ئەواگەێنێ کە ئاستی ڕاهێنەرەکانمان لە ئاستێکی زۆر باشە چونکە بەشێک لە ڕاهێنەرەکانمان جگە لەوەی کە ڕاهێنەرن پێگومان ئەبێ لە ئەو ڕاهێنەرانە چۆنەڵی شەهادەی نێودەوڵەتیان هەبێ بۆ ئەوەی بتوانن ڕاهێنەرایەتی یاریزان بکەن و لە ڕیزی هەڵبژاردەی عێراق وەکو ڕاهێنەرێک بناسرێن کۆمەڵە ڕاهێنەری زۆر باشمانەیە لە شاری سلێمانیە هەلا کە بەشێکیان بۆ نمونە دکتۆرن پرۆفیسۆرن یاخۆ شەهادەی ماستەریان هەیە کە ئەمانە جێگەی دڵخۆشیە و بەشێکیان بۆ نمونە مدەڕیبەکەی خۆم کە ئێستا شەهادەی ڕاهێنەرەتی لە وڵاتی ئەڵمانیا هێناوە کاک نزارمان هەیە کاک ڕەنجەمان هەیە کاک زەردەشتمان و دکتۆر ئەحمەد و کاک ڕەنجۆ ئەمانەمان هەیە کێشەی ڕاهێنەرمان نیە
بەڵێ نا کێشەی ڕاهێنەر ئەزانین چۆنە کێشەی ڕاهێنەر ئەگەر هەشمان بێ یعنی شتێکی وانە تۆ پێویستت بە جگەلەوەی کە ڕاهێنەر و یاریزان مەوجودە تۆ پێویستت بە چەند ئەدەواتێک و ساحەیەکی پرۆفیشناڵە بۆی کە تۆ مەشق و ڕاهێنانی تیاکەی ئەگەر پێم وا بێ بەڕێستان ساحەی ڕاپەڕینتان بینیوە کە ئێستا زۆر لە جاران خراپترە بڕواکەی کە ڕائەکەی بەسەری بەڵێ بڕواکەی کە ڕائەکەی بەسەریە سەبەکە با بڵین سەبەکە چیمەنچۆکە دیارە کە یاریزان بۆ نمونە لە هەر حاڵەتێکە قاچی بکەوێتە سەری چونکە بزمارێک بە پێڵاوەکەی ئێمەوەیە کە ڕائەکەین لەسەری ئەگەر بکەوێ دوور بە یاخواڵەوەی تووشی ئیسابەیەکی زۆر قرس ببێ تووشی شەدێک تووشی تەمەزوقێک لە با بڵین لە ڕانایەخ و لە قاچیا ببێت کە ئەمە هۆکارێکی سەرەکی ینی هەر ڕاهێنەر و یاریزان بەس نییە بۆی کە تۆ بتوانیت ببی بە یاریزانێکی زۆر باش ئەو ئەدەوات و ئەو مەلعەب و با بڵین ئەو شتانەی کە پێویستە ئێمە زۆر کە هەر با بڵین بڕواکەی کە ئێمە ئەڵێن لەو ساحەیە تەمرینەکەی زۆر کەس ئەڵێ وەڵا ئێوە زۆر باشە لەوێ تەمرینەکەن بەڵام چیش بکەین مەجبوری هیچ شوێنێکی ترمان نییە کە ئێمە مەشق و ڕاهێنانەکانی لێکەین خات و دڵسۆز بۆ پێداگری لەسەر ئەم بابەتێک کە باست کرد و ڕوژاندت دەستت خۆش بێ بیری منەتێناوە دروستکردنی بینا جوانکردنی شار ئەوە شتێکی زۆر جوانە هەمیشە باس لەوە دەکەم بەڵام هاوکات لەگەڵ ئەوەی کە لە شارێکی وەکو هەولێر وەکو سلێمانی وەکو هەموو شارەکان کە پەرە بە خان و بەرە دەدرێت ینی بۆ ئەوەی کە خەڵکێکی زۆرتر لەم شارە بە هەر حاڵ زاوزێ هەیە و خەڵکی تر دێت و ئەوانە پێویستە هاوکات لەگەڵ ئەو یاریگا دروست بکردرێ یاریگایە کە بتوانین پەرە بە وەرزشانە بدەین کە بەڕاستی تێدا هەم باشین و هەم باشتر بین ئیتر بەداخەوە تاو جگای من بزانم پشتگوێ خراوە یاریگایەکی نوێمان نییە کە یاریزانان تێدا یاری بکەن دەست خۆش ئەوە خۆشەویستێکی ژوێنەیەکی جوانی سلێمانی دەگرێت لە پشتسەری تۆیە بەڕاستی دیمەنێکی جوانە خاتی دڵسۆز یەکێک لە دیاردەنا شیرینەکان دیانی دیاردەکان کە بەڕاستی بەلای منەوە هیچ جوان نییە هیچ باش نییە لە هەندێک وەرزش هادەبینی بە کۆمەڵ وەرزشوانان دەچن لە شارەکانی ترە یاری دەکەن و دەستکەوتەکانیش بۆ ئەوان دەبێت یەکەم شت ئەوە بۆچییە بەڵام ئایا ئەم دیاردەیە گۆڕەپان و مەدانیشی گرتوتەوە بۆ نمونە ئێوە یا کچانی تر لە جیاتیەوەی بۆ یانەیەک لە سلێمانی لە هەولێر یاری بکەن دەچن لە بەغدا یاری دەکەن بۆ یانەیەکی تر کاک محەممەد خۆی ئێمە یاریزانەکان ئێستا زۆر کەم ماوینەتەوە ئەو دوویانەش هەیە لە کوردستانە کە بە تەواوەتی چۆن ئەڵێ نادیتر هەیە بۆ نمونە پێم وا بێ شێوانە ئێستا هەڵوەشاوەتەوە بەڵام ئەوەی دوو نادیە کە تەواو سابتە لە ساڵانێکی زۆرەوە وەکو ئەوەی کە من نزیکەی 14 ساڵە لەم بوارەیە ئیشەکەم ئەم دوو نادیە بە بەردەوام یاریزانیان هەبوو یاریزانەکانی ئێمە زۆر بەکەمی ئەچن یاری بۆ با بڵین نادی شارەکانی ترەکەن مەسەلەن ئەگەر نادیەکەی من بۆ نمونە بەشداری پاڵەوانێتی عێراق نەکات بۆ نمونە من ئازا دەکا بچم بۆ نادیەکی تر یاریکەم بەمەرجە و نادیە بەپێی ڕێکارە یاسایەکان من داوا بکات و مەصرفی من بکات و یاریان بۆکەم ئێمە وەکو با بڵین فوتساڵ و مەسەلەن تائیرە و ئەوانە نین چونکە دوو نادیەکە سابتە ئێمە پێویستمان بەوەیە کە نادیەکە هەبێ نادیەک هەبێ بە بەردەوام چونکە ئێمە وەکو یاریە کۆمەڵەکان نین بۆ نمونە ئێمە بە بەردەوام مەشق و ڕاهێنانەکەین ئەگەر نادیەکی با بڵین سابتمان نەبێت بۆ نمونە ناهێڵن ڕێگەمان نادەن بچینە ساحەکەەوە تەمرین بکەین بۆیە ئێمە ئەو کۆمەڵە یاریزانە چەند ساڵێکی زۆرە لە نادی سیروانینیان کۆمەڵە یاریزان هەیە لە نادی با بڵین پێشمەرگێ ئێستا بەم دوایانە نادی زانکۆی سلێمانی دروست کراوە کەش کۆمەڵە یاریزانی بردووە بەڵام وەکو ئەوەی ئێمە سابت بین ئەم دوو نادیە با تەواتی سابتە و یاریزانەکانی ئەگەر تەنها نادێکی تر داوایکە بۆ پاڵەوانێتێکی ناوخۆییان دەرەوە ئەتوانێ بڕات دەستخۆش خات و دڵسۆستۆ یاریزانی هەڵبژاردەی عێراقی یەکەم شت چ جیاوازێک لە مەشق و ڕاهێنانی ئێوە لەگەڵ یانەکانی تر لە عێراق هەیە دواتر کە سەردانی وڵاتانی تر دەکەن ئەو چەند ڕۆژێک کە لەوێن چ جیاوازێک
لە نێوان خۆتان و ئەوانە دەبینن ینی مەبەست لە پێڕاگەشتنی زیاتر موچەی زیاتر ئەو کەرەستانی کە پێویستن ئەو جلوبەرگەی کە پێویستە و هەموو ئەو شتانە چه جیاوازێک هەیە؟ بێگومان کاک محەممەد لە عێراقا یاریزانەکان پێم وا بێت ئەکەوێتە سەر فروقاتی فەردی ئەو یاریزانە ئایا ئەو یاریزانە تا چەند گرنگی بەخۆیدات ئەو مەشق و ڕاهێنانەی کە تۆیکی تۆ تایبەتە ینی مەسەلەن زۆربەی یاریەکان تۆ بە ینی چونکە یەک بەژ نییە مەسەلەن جەماعەتی ڕەمیادەوە نییە بێ لەگەڵ جەماعەتی ڕاکردنا بڵین ئەحما و مەشق و ڕاهێنانکار جیاوازە ئیتر ئەکەوێتە سەر ئاستی سەقافەتی یاریزانەکە ئایا لە ڕووی پۆشینی جلوبەرگەوە لە ڕووی ئەوەی چ جۆرە ئەحمایەکەکە لە ڕووی ئەوەی تا چەند گرنگی بە ئەوادا سێری یوتیوب و ڤیدۆی ڕاهێنەرانی دەرەوە بکاریا خود ئەو ڤیددیوانە بکات کە شتی لێوەرگێ و لەگەڵ ئەوەشا بێگومان لەگەڵ وڵاتانی دەرەوەی فەرقێکی زۆرمان هەیە چونکە من پێم وایە هەتا ئێستا ئاستی سەقافەتی یاریزانانی خۆمان ئەو ئاستە نیە سپاس بۆخوا زۆر پێشکەوتوینە لە چاو پێشترەوە بەڵام ئەو ئاستەی با بڵین یاریزانێکی مەسەلەن با بڵین ئاسیاییان ئەوروپیمان نییە بێگومان بەڵام ئێمە نزیکین لەگەڵ بڵین غەربی ئاسیا و لەگەڵ عارەبا با بڵین نزیکین زۆر نزیکین بەڵام ئیتر ئەوە ئەکەوێتە سەر یاریزانەکە و لە ڕووی جلوبەرگ و پێداویستیەکانی شەو بێگومان ئێمە کە ئەچینە کەمپێکی مەشقەوەیان بتوڵەیەکەوە هەڵبژاردەی عێراق جلێکمانەداتێ تۆ مەفروزە ئەو جلە لە بە درێژایی پاڵەوانێتێکە بەو جلەوە بی بۆ نمونە ئەگەر هەڵبژاردەکە چەندە سەجلێک بدا بۆی هەر ڕۆژە و دانەیەکیان لە بەرکی زۆر جوانترە بەڵام ئێمە ئەوەمان نییە بێگومان تەنها دەسەجلێکە ئەمانزرێتێ ئەبێ ئەو چەند ڕۆژەی لە پاڵەوانی بەڵێ کەم و کوڕێک هەیە بەڵێ بەردەوام بە بێگومان کەم و کوڕی هەیە هەل لە ڕووی جلوبەرگەوە هەل لە ڕووی ئەو ئیحما و سەقافەتەی ئەوان هەیەە زۆر جیاوازە ئەنجا تۆ ئەتوانی ئەگەر بتێوە گرنگی بەخۆدەی ئەتوانی چاو لە ئەوانە بکەیت بەڕاستی ینی من چەندین وڵات گەڕاوم بەڕاستی شتی زۆر ئەگەر بتەوێ شتی زۆر باشیان لێوەرەگری هەر لە ڕووی جلوبەرگەوە ئەگەر واز لە جلوبەرگ و ئەوانەش بێنە ئەو ئیحما و جوڵانەی کێکی تۆ ئەتوانی لە مێشکی خۆتا غەزنیکەی کە هاتیتەوە تۆ ئەوە بکەیت یعنی لەوەیە کەسێکی تر لە ڕەفیقەکانە چاو لە تۆ بکە دەستت خۆش بێ وەکو کۆمەڵگە تا چەند ڕێگرە بربەستە بۆ خۆ دەزانی کۆمەڵگەی ئێمە هەر لە شاری سلێمانیە ڕەنگە تۆ ئێستاوە بە لاچک بە ڕووسەری بە حیجاب لە بەرنمەیەکە دانیشتووی هەموو ڕاکردنەکانیشت هەر ئاوایە و پێمانە بربەستێک بێت بەڵام ئایا هەر وشەی وەرزش بربەستە بۆ خێزانیانە ئەزانین چۆنە کاک محەممەد لە هەموو یاریەکە بێگومان کۆمەڵگە قسەی خۆی ئەبێت نەوەکو ئەگەر کچەکە کچێکی فولفول حیجابێک کچێکی سفور بێت کۆمەڵگە قسەی خۆی بێ بەڵام ئاستی سەقافەتی خێزانی ئەو شخصە ئەو یاریزانە زۆر گرینگە بۆی کە گوێ نەدابەوە بۆ نمونە ئەگەر شتێک لە ناو وەرزشەکە هەبێت خێزانەکە ئەگەر ئاستێکی ڕۆشنبیری زۆر بەرزیان هەبێ لەوەیە سیقە بە کچەکەیان کەم بڵێن شتێکی واش هەبێ کچەکەی ئێمە سیقەمان پێیەتی بە دوورە بێ لەو شتانە و کۆمەڵگا قسەی خۆی هەیە بێ بە باشە و بە خراپە مەسەلەن ینی تۆ ئەچیتە پاڵەوانێتێکەوە باشە تۆ لە پاڵەوانێتێکە مەسەلەن یاریزانێکمان هەیە چۆتە پاڵەوانێتێکی عفو عالەمەوە کە لەم 1 و 2 3 مانکرا بڕواکەی زۆربەی کۆمنتەکان بۆی هاتۆ کابرا چۆتە پاڵەوانێتێکەوە تاکە کچێکی عێراقا بەشداری کردووە یعنی زۆر کۆمنتی بۆ هاتووە تۆ لە ناو ئەو هەموو یاریزانە ئەمریکی و با بڵین جامایکی و ئیتر بەشی ئەوروپا ئەڵمانی و فەڕەنسی و بەریتانی و ئەمانەیە تۆڕاکەی پلەیەک بەدەسێنی ڕاستە تۆ ناگەیتە مستەوای ئەوان چونکە ئێمە هیچ پشگیرێکی وامان نییە ڕاستە ئەچین بەشداری پاڵەوانێتیەکە ئەکەین زۆربەی ئەو پاڵەوانێتێنی کە مەدالیا و هیچ نەتیجەیەکی تیانایە ئێمە ئەڵێن بەس بەشداری بکەین بۆی بۆ مێژوو بڵین بەشداری فڵانە پاڵەوانێتی عالەمیان ئاسیاویمان کردو کۆمنتەکان هەر ئەکرێ بەڵام ئەکەوێتە سەر ئەو شخصەکە خۆی چەند بەهێز بێت کۆمنتەکان ناشرین بێگومان ئەکەوێتە سەر خۆت چەند بەهێزبی گوێ بە و بێگومان کۆمنتەکان بەڵە کۆمنتەکان بەشی زۆریان ناشرینە کە چۆن گرنگی بە ئەوانە نەدێ ببێ
بێگومان بەڵام ئەوواکەوێتە سەرخۆت ینی ئەو کۆمنتە ناشیرنانە با شتێکی جوان بۆ خۆتی لێک بدەیتەوە نەبێتە هۆی ڕووخاندن. دەستخۆش من کاتم زۆر کەماوە بە کورتی وڵامی ئەو یەک دوو پرسیارمدەوە زۆر بە کورتی بە بڕوای تۆ بۆ کچانی کورد چی بکرێت بە تایبەت لە گۆڕەپان و مەیدانە کە نەکراوە؟ بەڵێ چی نەکرێ ئێمە تەنها پێویستمان بە دروستکردنی یاریگایەکی تایبەت بە یاریەکەیە ئەو کاتە ئەتوانین کە بڵێن ئێمە یاریگایەکی تایبەتمان هەیە دوورە لە هەموو شتێک ئەتوانین کۆمەڵی یاریزانی زۆر باش وەکو قوتابخانەیەک دروست بکەین. ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی ئاستی گۆڕەپان و مەیدان زیاتر بەرەو پێشەوە بچێت. بە کورتی خەونی دڵسۆز ئەوبێت چییە؟ ئێواتە ڕۆیات لە گۆڕەپان و مەیدانە. بێگومان ئەگەر تەمەەن ها چۆنەڵێ عمر باقی بێتەوەوانە من تەنها نازناو بەدەستم نەهێنا بێ بەڕاستی مەدالێ ئاڵتونە کە پێش مانگە ینی ئەوە هێکە بوو لە فرستا زۆر گرنگەکان لە ژیانمان لە دەستمدا بەڕاستی کە بۆ هۆی ئەوەی کە لە دڵەوە گریان بۆ ئەوە بەڵام ئەوە خەونی منە ئەگەر لە پاڵەوانێتێکی دەرە من مەدالەیەکی ئاڵتون بەدەست بێنم بەدەستی شینەیەنە من مێژوێکی جوانم هەیە ئەمەوێ لە مستەقبەلە ئەگەر یاریزانێکم هەبوو ئەگەر کەسێ بوو وەکو خۆم مێژوێکی جوانی بۆ دروست بکەم. دەست خۆش تۆ خۆت ئاڵتونی بۆ وەرزشی کوردستان ئەوەی کە کچێک توانیوێتی ئەم هەموو دەستکەوتە بەدەست بێنێ کاری هەموو کەسێک نییە و من دەزانم هەوڵ و کۆششی تۆ ئەوەندە بەرچاوە تۆ لەنا ئەو هەموو یاریزانانە بانکێشت کراوی لەم بەرنمەیە کە دڵنیام مەدالیای زێڕیش وەردەگری. سپاس بۆ بەشداریکردنت و هیواداریشم بەڕاستی ئەم داواکاریە خاتۆ دڵسۆز و بەرچاو بگیرێت نەک هەر لە سلێمانی لە هەموو شارەکانی کوردستان پێویستیمان بە یاریگایەکی مۆدرنی سەردەمیانەیە فەرمونون ئەوە گووی و ئەوە مەیدان دەست پێ بکەن کوردستان هەر ئاوەدان بێت.